پروژه که تایبەت دەستگای خێرخوازی بارزانی دەستی ئالیکاریە ji بووی تەخ و چینێکت nava civakî da dirêjt ke ji bo ku alîkar bin jiyan berev baştir vebçe. Vê carê jî vê projeyê destê alîkariyê ji bo wan kesa dirêjt kevin bûyne alûde bûyên madeyên hûjber. Boçî û dê çi karek bête kirin? Van mijarat gel Dr. Rawişt Reşîd serpereştiyarê projeyê Sentera Hişyarî û دوباره وگرانده آلوده بوین مادین هجبر جبوی نوا جواکی و شهرمندل دستگاه خیرخوازی بارزانی هم بحث کن دکتر گلک سپاس کوین گل مدانه جه رزی و دستخوشی بو پروژه که او ساله چوابی پلان بو پروژه که هو ساحت دانان و دکار وی سنتری چه بد ادهاتی دا بله وەک لە راپۆرتەکەی بەڕێزتان ئاماژتان پێکرد ئەمە یەکێکە لە پرۆژە هاوبەشەکانی نێوان دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوی LDS ئەمریکی و ماوەیەکی زۆر ئێمە پرۆژەی ترمان لەگەڵ ڕێکخراوی LDS هەن پرۆژەی خزمەتگوزاری و مرۆیی دیار بوو ئێمە لە یەکێک لە گەشتەکانی وەفدێکی ئێمە بۆ وڵاتی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی LDS لە دانوستاندا باس لەوە کراوەکەوە لە کوردستان پێویستمان بە سنتەرێکی هوشیاری و شیانەوەی ئاڵودەبوان هەیە بە مادەی هۆشبەر لە بەرەوەی خەریکە وەکو باستان کردەوە لە راپۆرتەکەش ئاماژتان پێدا ژمارەی بەکارهێنەران و ئاڵودەبوان لە سەرتاسەری عێراق زیادی کردووە بۆیە ئەمە بۆتە خەمێک و بۆتە بابەتێکی هەنووکەی کە پێویستە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بۆیە لەوەیەوە ئەم بیرۆکەیە دەستی پێکردو دواتر لە ڕێگەی کۆمەڵێک کۆبوونەوە و دانوستاندن گەیشتینە ئەو قەناعەتەی و ئەو ڕەزامەندیەمان وەرگرت لە ڕێکخراوی ناوبراو کە بێکەوە ئەم سنتەرە لە شاری هەولێر لە کوردستان دروست بکەین و ئەو سنتەرە تایبەت دەبێت بە کۆمەڵێک بابەت یەکێک لەوانە پرۆسەی وشیارکردنەوەی کۆمەڵگا وشیارکردنەوەی ئەو خەڵکانەی نەوەی نوێ نەوەی گەنج بۆ ئەوەی کەوا دوور بن لە مادە هۆشبەرەکان و هەڕەشە و مەترسەکانی مادەی هۆشبەریان بۆ باز بکرێت بێگومانە مە لە ڕێگەی کەناڵە جۆرا و جۆرەکانی ناو کۆمەڵگا و حکوومەت و دەرەوەی حکوومەتیش دەبێت وەزارەتی پەیوەندیدار خەڵکانی ڕۆشنبیر ئێوەمانان وەکو میدیاکار هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەم بەرپرسیارەتیانەکەوێتە ئەستۆ ئەمە یەکێکە لە قۆناغەکان لە قۆناغی دووەمدا ئەو کەسانی کەوا ئاڵودەن و توش بوون بە مادەی هۆشبەر لەم سنتەرە پاکردنەوەی جەستەیان بۆ دەکرێت لە ژەهری مادەی هۆشبەر و لە ڕێگەی پرۆسەیەکی پزیشکی تۆکمە و زانستی ئەو پرۆسێ ئەنجام دەدرێت کە جەستەیان پاک دەکرێتەوە دەخنێ ناو بەرنامەیەکی دوور و درێژی شیاندنەوە کە بە پێی توندی حاڵەتەکە دەخایەنێت هەیانە 6 هەفتە بۆ 2 مانگ لە سنتەرەکە دەمێنێتەوە هەیانە ماوەی زیاتر دەمێنێتەوە لەم سنتەرە و لەو سنتەرەش بەشی جۆرا و جۆری تێدایە بۆ مەسەلەی شیاندنەوە وەکوتم جگە لە بەشی وشیاری و لێکۆڵینەوەی زانستی دەربارەی مادە هۆشبەرەکان نۆرینگەی تایبەتی لێە بۆ چاوپێککەوتن لەگەڵ ئاڵودەبووان بەشی چارەسەری دەرونی لێە تاقیگەی لێە بەشی حەوانەوە کات بەسەربردننی لێە هۆڵی وەرزش و شوێنی چاڵاچی جەستەیی لێە وەجگە لە شوێنی حەوانەوە وەکو باسم کرد و شوێنی ژیانی ڕۆژانە گەلێک باشە ڕەنگە ئاواکردن سانەهی تر بەش تایبەتیژی پارەدارکردنا پرۆژەی پشتیک و تەمام بن جارێ ئەس دەستپێکی بەحسا یعنی بەردەوامیە پرۆژەی بکەم یعنی حکوومەت گەل حکوومەتە فەدراڵ یانژی دەستگای خێرخوازی بارزانێت گەل تایبەتیژی ڕێکخراوە تایبەتیژی یا ئەمریکی دێ وی کاری بکەن و دێ خزمەتگوزاریان کوتینە پێشکەشکردن کواش هەمیە گرنگترە ji بووی قوربانیان دێ بێ بەرامبەر بن یانژ دێ چاوە بت پلاندایە بەڵێ زۆر ڕاستە ئێمە بۆیش پێمان وایە بیناکردن ڕەنگە ئاسانترین قۆناغی هەموو پرۆژەیەک بێت ئەوە بەردەوام بوون و ئەو پرۆتۆکۆل و ئەو بەرنامانەی کە لە ناو بینایەکە جێبەجێ دەکرێن ئەوە بەڕاستی جێگەی لەسەروەستان و گرنگی پێدانەوە بەردەوام بوونی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بۆ ئێمە بەرنامەیەکمان داناوە دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری ڕێکخراوی LDS و هەر لێرەشەوە ئێمە بانگەشە بۆ هەموو بانگەوازێک ئاڕاستی هەموو ئەو بەرهێنەر و ئەو خەڵکانی کەوا خێرخوازن و هەروەها ئەو ڕێکخراوانەوەی کەوا گرنگی دەدەن بە مەسەلەی مافی مرۆڤ و تەندروستی ئادەمیزاد لە کوردستان و لە دەرەوەی کوردستان و هەروەها هەموو سێکتەرە حکوومیەکانیش بۆ ئەوەی کەوا پاڵپشتمان بن لە پرۆسەی بەردەوامبوونی خزمەتگوزاریەکان لەناو ئەم سنتەرە و جگە لەوەش ئەو پرۆژەیە وەکو باست کرد پرسیارت لێی کرد بێبەرامبەر دەبێت بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراقیش بێگومان چونکە پرۆژەیەکی خزمەتگوزاری تەندروستی مرۆییە و هەموو ئەو خزمەتگوزارانی لەو سنتەرە پێشکەش دەکرێن
بە شێوەیەکی خۆڕایی دەبێت. باش توش باست کرد یعنی بۆ خەڵکی کوردستان و عێراق سنتەرەکەش وەکو گوتت مرۆڤیە یعنی بۆ ئالیکاریەکردنەوە هەمی مرۆڤەکی و ئەمت بینیم تایبەتیژی سەرتەرێندن ژیان چارەسەریە تەندروستی لێوێ ئەڤە ماسترە ئەگەر کەسێکش دەرڤەی وڵاتش دەرڤەی عێراقێ داخوازە ئالیکاریە بکرد دێ ئەوژی بینە وەرگرتن یانژی بتنێ بۆ خەڵکی هەرێما کوردستانێ و عێراقیە تایبەتیژی ئەو خزمەتگوزاریە. ئەگەرچی من سەرپەرشتیاری زانستی ئەو پرۆژەیەم و ڕەنگە وردەکاریە یاسایی و ئیداریەکان کاتی زیاتری بوێت بۆی دای بڕێژین بەڵام بە بۆچوونی ئێمە دەستگای خێرخوازی بارزانانی هەروەکو لە پرۆژەکانی دیکەش کردوێتی و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کاتی قەیران و گرفتەکان دەستی یارمەتیمان بۆ خەڵکی دەرەوەی کوردستانیش دەرێژ کردووە ئەگەر توانی بێتمان و دەستمان پێیگەیشت بێت و پێویست بوو بێت. بۆیە بە بۆچوونی ئێمە بێگومان ئەگەر کەسانێک بە تایبەت هاوڵاتی عراقیەکان و هاوڵاتیانی کورد لە دەرەوە ئەگەر پێویستیان بەو هاوکاریە هەبێت بێگومان کەم تەرخەمی ناکرێت لە دەست درێژکردنی یارمەتی بۆیان بەڵام بۆ مەسلەی ئەوەی ئایا ئەگەر هاوڵاتیانی جگە لە عراقی و جگە لە کورد ئەم پێویستیان بەمەوە بێت بێگومانم لەوێش دیسان دووبارە ئەگەر شوێن و ئیمکانیات لە بەردەست بێت تەقسیری ناکرێت بۆ ئەوانیش چونکە وەکو باسم کرد پرۆژەکە پرۆژەیەکی مرۆیی خێرخوازیە بۆیە نابێت جیاوازی بکرێت لە نێوان خەڵکان بەڵام بێگومانیش وڵاتانی دیکە سنتەری هاوشێوەیان زۆرە خزمەتگوزاری لەو بابەتە هەیە بەڵام ئەمە یەکەمین سنتەرە لە کوردستان دەکرێتەوە بۆیە بێگومان ئەولەویەت و گرنگی پێدان بە دەرەجەیەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. دکتۆر پێنگاوەکە باشە ئاواکردنەوەی لە کەنگی دێت تەمام بە و پشتی تەمامبوونی کینە ئەڤێن دێت ناڤاوی سنتەریدا کار بکەن یعنی یا دیارەت ناڤە هەرێما کوردستان بدا تایبەتیژی حکوومەت هەرێما کوردستان گەل دەستگەهێن ئەولەهی ئەزمونەکە گەلەکە باش هەیە ڕووپڕبوونا مادەین هۆشبەر دەستە سەرکردنا کەسن و بازرگانیەتکن لێت ئەزمونە تایبەتیژی چارەسەرکردنا کەسن و ئالوودەبوونە مادەین هۆشبەر ڕەنگە ئەزمونەکە وسا باش نەبێت کینە دێ ئالیکاریە بکەن چه وڵاتێکن کو دێ بەشدار بن ناڤا وی سنتەریدا وەکە چه پزیشک بن یانژی حتىش ئالیە دەرونی و دیارە ئەو ماوەی کە دانراوە لەلایەن ئەو کۆمپانیایی کارەکەی پێشپێردراوە پەیمانی ئەوی داوە کە لە ماوەی 18 مانگ پرۆژێ تەواو کات و ئێمەش ئومێد دەکەین وەکو جەنابی سەرۆکی حکوومەتیش ڕێزدار کاک مەسعود بارزانی ئومێدی خواست کە لەو ماوەی دیاری کراوە تەواو بێت ئەم پرۆژەیە دوای تەوابوونی پرۆژەکە و پێش تەوابوونی پرۆژەکە ئێمە لە ئێستاوە دەست پێ دەکەین بە دوو بابەت یەکەمیان مەسلەی وشیارکردنەوەی کۆمەلگا وەکو باسم کرد لە ڕێگەی سێکتەرە جۆرا و جۆرەکان و بابەتی دووەم لە ئێستاوە هەوڵدرێن بۆ ئەنجامدانی چەند خولێکی ڕاهێنان و فێرکردن و بەرەو پێشبردننی توانای کادیرەکانی خۆمان لە کوردستان لە پزیشکان بە پێی پسپۆریە جۆرا و جۆرە پەیوەندیدارەکان بە بابەتی ئاڵوودەبوون نێرس و توێژەری دەرونی و توێژەری سایکۆلۆژی و توێژەری کۆمەڵایەتی و هەموو ئەوانەی کەوا پەیوەندیان بەم بابەتەوە هەیە لە تاقیگەکانەوە لە نۆرینگەکان ئەو کادیرانە دەبێت ڕاهێنانیان بۆ بکرێت ئێمە باوەڕمان بە توانای کادیرانی خۆمان هەیە و بە دەمانوێت سوود لەوان وەربگرین بەڕاستی بەڵام دیسانیش هەماهەنگی و سوودبینین لەگەڵ سنتەرە پێشکەوتەکانی دنیا یەکێکە لە ئامانجەکانی ئێمە و یەکێکە لە پرەنسیپەکانی هێشکردنی ئێمە بۆیە لەگەڵ شەریکەکانمان لە هەندێک لە پەیمانگا و ڕێکخرا و ئینستیتوتە بەناوبانگەکانی دنیا کە کاریان لەناو ئاڵوودەبوون کردووە لەگەڵ ئەوان لە خەت دەبین بۆی سوود لە ئەزمموی ئەوانیش وەربگرین و هەروەها ئەزمموی وڵاتانی دراوسێش لە بەرچاو بگرین چونکە شێوازی ئەو مادانەکە هاتنە ناوەیان بۆ ناو کوردستان و عێراق و بەکارهێنانیان و جۆری دەرمانەکان و سایکۆلۆژیەت و واقعی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری وڵاتانی دراوسێمان تاڕادەیەکی زۆر نزیکە لە واقعی ئەمە بۆیە دەبێت سوود لە تەجروبە و لە ئەزممون و لە واقعی ئەوانیش ببینی. باشە دکتۆر ڕەنگەژی زەحمەتترین قۆناغ ئەو بتکو باوەریە بۆ کەسێکی درستکن و ئاڵوودەبووی مادەین هۆشبەرە بێت چارەسەری وەربگرێت پلانە وی بابەتیە چاوەیە کەسب خودی ئێن داخوازە ئالیکاریەکن یانژی هیندی پەیوەندیات گەل خێزانە بکەن ئەڤێن تایبەتیژی تین کەیسێت خو دینە دەفە حتا هەماهەنگیت گەل خێزانن وانە باوەری بووی کەسی بێتە دروستکردن پرۆسیژی کەسەکە ئاڵوودەبووە پێتوی چارەسەریە هەیە ئەوەی ڕاستی بێت خۆشبەختانە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2020 یاسای ژمارەیەکی پەرلەمانی کوردستان کە یاسای ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەری عەقلەکانە
لەوێ زۆر بەوازەحی باس لەوە دەکات کە پێویستە لە هەرێمی کوردستان سنتەری شیانەوە لە هەموو شارە گەورەکان دروست بکرێت و ئەو کەسانەی کەوا ئاڵوودەبوون و خۆیان داوای یارمەتی دەکەن نابێت وەکو تاوانبار تەماشا بکرێن و دەبێت وەکو قوربانی تەماشا بکرێن و دەستی یارمەتیان بۆ درێژ بکرێت. بۆیە ئێستا خەڵکانێکی زۆر ئەو ڕۆشنبیریەیان بۆ دروست بووە و تێدەگەن کە ئەوان چیتر تاوانبار نین کە بوونەتە قوربانی مادەی هۆشبەر و خۆیان داوای یارمەتی دەکەن لە کلینیکە پزیشکەکان لە نەخۆشخانەکان لە سنتەرەکان و ڕەنگە ئەمە پێویست بێت کەوا لە سێکتەر حکومیەکانیش ئەو داتایانە کۆ بکرێنەوە بەبێ ئەوەی قوربانیان ترسی ئەویان هەبێت کە ئەم داتایانە بۆ مەسلەی ئەمنی بەکاردەهێنرێن نەخێر چیتر ئەوان تاوانبار نین بە پێی یاسای پەرلەمانی کوردستان بەڵکو قوربانین و قوربانی مامەڵیان لەگەڵ دەکرێت. بۆیە ئەگەر ئەو داتایانە لە مؤسسە حکومی و غیر حکومیەکان بەدەست ئێمە بگات ئەو کاتێمە ئیشی لەسەر دەکەین ئەمە یەکێک لە کەناڵەکانە کەناڵێک کە خەڵک خۆی ئەو کاتێک ئەو بینایە تەواو بوو خەڵکە زانێت و ئیعلانی بۆ ئەکرێت خەڵک خۆی دێت ئێمە نۆرینگەی دەرەچیمان دەبێت خەڵک دەوێت ناوەکانی خۆی دەنووسێ و داتایەکانی خۆی تۆمار دەکات و بە پێی نۆرەی خۆی داخل دەکرێت و چارەسەری پێشکەش دەکرێت بەڵام خاڵێکی گرنگ هەیە پێویستە من ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئەوی شەوێ لە باشترین سنتەرەکانی دنیا و لە باشترین وڵاتانی پێشکەوتووی دنیا مەسلەی دووبارە دەستپێکردنەوە بە مادە هۆشبەرەکان دوای ئەوەی کە یەک چەکوازی لێ دێنێت نسبەکەی زۆرە یعنی بۆ نمونە کەسێک کە جستەی پاک کرایەوە جارێک کە گەڕایە چووە ناو کۆمەلگا 160 ئەوانە بەداخەوە لە باشترین وڵاتی دنیا و لە باشترین سنتەری دنیا جارێک کە دەگەڕێنەوە سەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بۆیە ئێمە دوای پاکردنەوەی جەستە جەخت دەکەینەوە سەر قۆناغی سێمی چارەسەری کەوی شەوێ ڕێگەگرتن لەوەی ئەو کەسە جارێک کە بگەڕێتەوە سەر مادە هۆشبەرەکان کەمە ئیشێکی ئاسان نییەوە پێویستی بە هەوڵ و کۆشی دنیایەک سێکتەر و ئەیجنتی واتە ئاژانسی کۆمەڵایەتی و کارکتەری کۆمەڵایەتی هەیە لە خێزانەوە بگرە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ سێکتەرەکانی کاروکاری کۆمەڵایەتی بۆ مامۆستایانی ئاینی بۆ ئەو کەسانی کە دەتوان قسەیەکی باش و زانستی لەم بابەتە بکەن بۆیە من پێم وایە گرنگ پرۆسەی پاکردنەوەی جەستە پرۆسەیەکی زۆر ئاسانە قۆناغی یەکەمی یان دووەمی بەڵام قۆناغی گرنگەکە ئەوەیە کە چۆن وا بکەیت ئەو کەسە جارێک کە نەگەڕێتەوە سەر ئەو مادە هۆشبەرانەوە ئێمە بەڕاستی هەوڵ دەدەین ئەو نسبەی گەڕانەوەیە بۆ ناو بۆ مادە هۆشبەرەکان ئەوەندەی پێمان دەکرێت نزیک بین لە داتا عالمیەکان و کەمتریش بێت لە داتا جیهانیەکان. دکتۆر ئەگەر کورتی بەرسەبا ببدی دێ چاوا کارسەر هەندێک تەکرێن ژیاناوی کەسیا پاراستی بێت ئەوێتە چارەسەری وەرگرێت مەبەستە مژی ئەوە ڕەنگە ببتە هەوڵێک ji بووی دانا زانیاریە کاپچە شێوەیەکی وی مادەین هۆشبەر وەرگرتیە و ببتە ئەگەرێک بازرگانên مادەین هۆشبەر ئالیە دەستگەین ئەولەهی و بێنەگرتن و ئەوە کارێکی باشە لێ ڕەنگە ببتە مەترسیەک سەروی خودی وی کەسی و بازرگانên مادەین هۆشبەر مەترسیە بخنە سەر ژیانەوەوانە خۆی لە ڕاستیدا ئەوە کارێکی تەواو ئەمنیە ڕەنگە من نەپسپۆڕیەکەم و نەشارەزا یەکەم چۆن لەوە کردوەوە کە ئەم شتە دروست لەسەر بدە بەڕاستی ئێمە وەکو باسم کرد یەکێک لە پرۆسەکانی شیاننەوەی خەڵکانی ئاڵوودەبوو بریتە لە هوشیاریکردنەوە و لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنیان دەربارەی مادە هۆشبەرەکان کاتێکیش دەڵێن بەرزکردنەوەی ڕادی ڕۆشنبیری واتە هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئاسایش لەگەڵ لایەنە پەیوەندیدارە ئەمنیەکانیش ئەوانیش پێویستە تا ڕادەیەک خولی ڕۆشنبیری و ڕاهێنانیان بۆ بکرێت و هەروەها پێویستە هاوڵاتیانیش لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ڕێگەی خولەکانی ڕۆشنبیری لەوە دڵنیا بکرێنە کە ئەوانە تاوانبار نین و بێگومان و کاتە دەبێت وەزارەتی ناوخۆ پلانی هەبێت بۆ ئەوەی چۆن کەسێکی بازرگان کە دەبێتە هەڕەشە بۆ سەر هاوڵاتیەک کە داوای یارمەتی دەکات چۆن ڕێگەی لێ بگرێت ئەوە دیارە پلانێکی ئەمنیە و تەسەوڕ دەکەم ئەوان وەڵامێکی باشیان لەسەرمە هەبێت لەک سپاس جهێک و دێ ببتە مەزنترین و گرنگترین سنتەرێ تایبەتیژی چارەسەریە کەسن ئاڵودەبوون مادەن هۆشبەر هەولێرێک و پشتی هەژدەهی بندێ تەمام بە دکتۆر ڕەوشت ڕەشید سەرپەرشتیارێ پرۆژەی سنتەرە هۆشیاری و دووبارە ڤەگەڕاندنا ئاڵودەبوون مادەین هۆشبەر بوو ناڤجڤاکی و شێرمەندێ دەستگا خێرخوازیە بارزانانی هین گەلمە دەبوون گەلک سپاس بووە.